وەکو دەستگای تەندروست پێشمەرگە ئەمڕۆ هاتوین کە بڕیار وایە لەلایەن دەستگای تەندروستی پێشمەرگەوە هەموو بارەگای پێشمەرگەکان تاقیمکردن لە دژی ئەو ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 کە ئێستا خەریکە بڵاو بێتەوە. لەبەرەوە بەڕاستی یەکێک لە چارەسەرە سەرەکیەکەی خۆپاراستنە بەڕاستی. ئەگەر خۆمان پارێزین ئەو شتانە کە ئێستا ئێمە تاقیمەکەین دووبارە ئەوان بەدەستی پاک و دەستی لێ بدەن ماوەیەکی شەر بە پاکێمێنێتەوە. ئێمە بڕیار وایە هەموو بارەگا و ڕەبیە و بارگای فەوج و هەموو ئەو بارەگانی کەوا سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەر بە هێزگانی فەرماندەی هەفتایە ئەوانە دەرمانڕێژ بکەین و تاقیمی بکەین.